بەڵام تەمەنە گەیشتوین و ڕێمان نەکەوتێتە بنکەی پۆلیس. بەڵام ئێستا کاری بنکەی پۆلیس گۆڕانی بەسەرا هاتووە هەر لە وەرگرتنی مەسنامەوە تا چارەسەرکردنی کێشەی ورد و دروشت و تەواوی برو شکیبا چه بس؟
باڵێ مەمنوو یارمەتیت جەنابی دادوەر ڕازی بوو بە دانەنیشتەی وەک وڵەتنامەی کارێ باقیەکەی خۆت دەزانێت مەمنون بەس چونکە کاتنی ئەگەر ئیزنی لەسەر لێ بچم فەرموو حسن شو بعد كعمة دكان هو اللي يا كذا زنجانة دكان شو إذا دريت لك إيش داخل شاور هذا كمان تقوى لتفاهم بابا أكيد يا ساعتي والله نعمة كنا قاعدة بنكي بوليس أمين أني نبغى بنكي شاك ساسي كيف كم الزربة في شيء وانا كم والله يا والله مريض باوکە لەسەری ئەی بۆ وەڵام نادەیەوە ئەی باشە قەرار نەبوو پێکەوە چاو لە فیلم بکەین تاقەتم نییە بڕواکەم منیش حەز بە بینینی فیلم ناکەم بنکەی پۆلیس بۆ خۆی فیلمەی تر کو ئینسان تاقەتی فیلمیە لە دەورت گەڕێم بەو ناوچاوانە تۆ ناوچاوت گرژ مەکە فەرموو تۆزێ زارت شیرین کە فەرموو باوکە بۆ ئەمڕۆ ماشینەکەت نەبرد ئەی چۆن گەڕایتەوە خۆ من وتم بە مترۆ ئاسوودەترم پێویست ناکە ئاسوودەبی ئەی ئەمڕۆ لە نێو مترۆدا لا إله إلا الله باڵێ ئەمڕۆ لە مترۆ جانتاکەمیان دزی
لەم جۆرە ڕووداوانە هەموو ڕۆژێ و لە هەموو شوێنێکدا ڕوەدا. ڕاستە بەخوا منیش ئەمە بێ هەرەمە بڵێم. ئەمڕۆ نە ڕۆژێکی تر میترۆنە لە شوێنێکی دی بڵێم چی؟ بەڵام باشە بۆ ئەبێ ڕۆژی یەکەمی کارکردنم جانتاکەم بدزن؟ ڕەنگە حکمەتێکی تیابێ. تو خوایی تر فەلسەفەی بۆ مەچنە. لە خۆت فێر بووم ئەی کاری بێ حکمەتە بێ. تاوە بیرم بێ یەکەم جارە چوون بۆ هەر شوێنێ دەستم لە نێو دەستی تۆ یان دایکما بوو. ئەم جارە ئێوە نەبوون دەستمتان بەردا وام لێ هات. ئەمە تەویست؟ یانیاڵێ ئیستا من خەتابارم؟ یاخوا بەستاقەت بم قسەکەم هەڵەیە بڵێ هەڵەیە. ڕۆژی یەکەمی قوتابخانەت لەبیرە تا بەر دەرکەی قوتابخانە دەستم لە نێو دەستت بوو. ڕۆژی هەوڵی هەموو ساڵێکی خوێندن توندی دەستی منتان ئەگرت. ڕۆژی ئیمتحانی زانکۆ نەمەویست دەستت بەر بدەم بچمە نێو هۆڵەکە. ڕۆژی یەکەمی کۆلێژ بە دەستی من دەندەی ماشینەکەتە گۆڕی. ساتێ دەستی منتان بەر نەدا. ئاخر کێڵێ ئەمانە خراپە. هەر کاتێ پرسیارم لێ کردی بۆ وتت دایکت وای ئەوێ تا بەبێت لە بیرم بێ ئەمە دەستی ئێوە بووەکە دەست پێکردنی هەموو ئیشێکی بۆم ئاسان کردووە. خۆتان وا بارمتان هێناوە. ئێستا چلۆن چاوەڕوانن تەنیا بچم بۆ سەر ئیشەکەم و هیچی ڕوونەدا. ویستم لەم ڕێگەوە بێت هێنمە بنکەی پۆلیس کە هەست بەوە بکەم دەستم لە نێو دەستایە کە تەنیامتان نەهێشتووە. دەستم بەرمەدە بۆکە. ژوورێکیش بێ بەسە تەنیا شوێنێکی چۆڵ بێ حەز بە قەرەباڵغی ناکەم. ئەمەی پەیام کردووە لە نێو کۆڵانە نییە بەڵام شەقامەکەی گۆرەیە. جۆگەلێکی گۆرەی هەیە پڕیە لە درەخت. ژوورەکەی دەلاقەیەکی تایە ڕوو لە شەقامەکە. لە بەری دەلاقەکەشە دارچنارێک هەیە. ئەو بەری شەقامەکەش سینەمایە. گران نییە؟ جێبەجێبێ. ئەمیرگیان تەنیا بە پارەی حەڵاڵ ئەگینا باشترین شوێنیش بۆم دۆزەخە. ئەچەوێت 100 ساڵی تر نانخۆری کەماڵە پیس بین. نا واش نییە ڕواڵەتی وایە. ئەگینا لەم دۆرۆ زەمانەدا وا کەس هەنگاوێ بۆ کەس هەڵناگرێ هاتو مۆڵەت نامەکەی دانا تا تۆ شۆ لە بنکەی پلیس نەمێنیتەوە. دیارە 4 ساعت لەبەری پاراویتەوە تکات لێ کردووە. تکام لێ نەکرد. خۆی ویستی خۆی کردی. هەستا من بگرە. هاتی وای ڕوودانە ماڵی ئاغا کەماڵەوە خوێ بخۆ و خوێدانەکەیشی بشکێنە. هاتی وای ڕوودا هاتی وای بێشەرمە ڕایسپاردە بوو کەبابت بۆ بێنم بەڵام ئەم بابڵەشە بۆ تۆ زۆنە. هەستا بچدوەوە ڕانەکەیە نا ڕاناکە. ڕاکەی خۆمەزام چیت پێکەم هەر لێرە ئاورتە دەما بیر لە خۆت ناکەیتەوە بیر لەم دایکە دامەوەت بکەوە بیگرە بیکە ژەقنات. ڕۆژی خۆشیتە جەلا لە گەمژە. هاتی وای لاسانە. چیتەوێت تۆ بەم درەنگانە چاو لە فیلمەکەی ئەتۆ سبێ کاروژیانت نییە بڕۆ بنووی تر. ئێوەش بنوون سبێ زوو ئاغا کەماڵ دێت پشیلە قەت نیگەران مەبە خوان خواردنت بۆ دێنم. ناتمەم بۆ بنکەی چاکسازی خانمێکی مهرەبان بەڵێنی پێم داوە نەتنێرن بۆ ئەوێ. کێ؟ پۆلیسە جەناب سەروان پوویە
ئیلهام پوویە. بە هیوای ڕۆژێکی باش بۆ ئێوە بیسەرانی خۆشەویست خواتان لەگەڵ بێ. ئەیانی ئەی باش تۆش باش فەرموو باس نوشیگیانت زۆر مەمنون بەیانی زوو بۆ نان ئەیانی بەڵێ زووتر لە تۆ خۆت ناخۆی بۆ نە بەڵێ سلااو نەرگسکیان باشی کوڕەکەت باشە زۆر مەمنون جناب سەروان. زۆر مەمنونم لێت. خوا لە خۆشکی کەم بت نەکاکەنێت توش توێشە لە بنکەی پلیس بمێنێتەوە. لەم بینەدا من کەمترین دەورم بوو هاوکارانەیان نەویست بەو تەمەنەوە ئەمیر لە بنکەی پۆلیستا بمێنێتەوە تەنیا گەرویستیان بیبەن بۆ بنکەی چاکسازی چی؟ تا چەند هاوکارمان بێ دێنێگەران مەبە بینێرە بۆ بنکەی پۆلیس خۆم دوی کارەکانی ئاغا کەماڵ هێنای بۆ لاتان خۆشکە. تەنیا شتێکی تر لەبیر تاو ڕۆژەوتت ئەگەر ڕۆژە چارەم نەبوو شوێنێکم پێشک دێکە بچم. بەم پارانە کوا توانی بژی. ئەم هەموو سەر شێویە لەبەر 300 من. 300 من بووی تر؟ ئێستا پێم بڵێ کی زیاتر دایکتا زانەدا؟ تۆ یان من؟ ئەوە یەوێ خۆی تووشی 1000 بڵابێ بەڵام تۆ کەسێکت لێ دەرچی. تۆ بۆ کوتەکە یەکت لە قاچی مندا. بەڵام ئاگات لەوە بێ چەندە دڵی دایکت دەشکێنی. سەرەتا وتم تۆش وەکو کوڕی خۆمی. کەچی تۆ قەت هاوکاریت نەکردم. بۆ نازانم. ئەزانم ئەتوانی کێشە بۆ دایکت دروست نەکەی. فەرمونون ئەمە 300 منە. پارێ هاوکارەکەتان سەروان پوویە. ئەمیر دابووی خەرجی نەکردبوو. باڵای خۆت پێچکای بۆ خۆت پێ بدە. هەڵبە جناب سەروان پویە سکاڵی لە سەرەمی تۆمار نەکردووە بەڵام 2 سکاڵای تری سەرە. ئەتوانم داواتان لێ بکەم زەحمەت کێشی بۆ خۆت جێبەجێ بکەی. من خۆم ڕزایەتمەندیان دەسەخەم. تەنیا کارێ بکەین نە ئەمیر بزانێ وە نەش دایکی وا دیارەکە ئەوان خۆیان خۆش بوون. بڕوانە تاوانی ئەمیر گەرب سەلمێ بەشێکی هەمووانیە کەویش پەیوەندی بە دادگا و دادوەرەوە هەیە. ئەوە گرینگە. دەگەی چی ئەوەی مرد کەسی نەبوو بچێ بۆ لای نا باوکو دایکی کە مردن
خزمەکانیشی پشتیان لێ کرد بۆ ئەڵێ لە کوڕی مامی مارە کرابووە هەرکە لەگەڵ هاوسەرەکەی زەماوەندەکە دێ بۆ تاران ئیتر کەس و کار پشتی تێەکەن شوەکەی کرێکاری ئەو گاراژە بووە تووشی مەدەی هۆشبەر بووە دوای مردنی شوەکەی ئەمیتر شوێنێکی نابێ کە بڕوە خاوەن گاراژەکە ئاڵێ ئەتوانی هەلێرە بمێنیتەوە باو مەرجەی بڵێن چی هاوڕێیان ڕۆژ باش. ئەتاوێ منیش لەگەڵت بێن نا باوکە ئەمنە ئێوە لێرە چاوەڕوان بن خانم بۆ کوێ ڕۆی خۆشکم لەگەڵ تۆمە ئەی سەریدا خستوارواڕوە ئەڵێم بۆ کوێ ڕۆی خانم لەگەڵ تۆمە خانم ئەی بابا نەرگس خاتون نەرگس خانم نەرگس خانم خزم و کەسی ناناسی نییە یاڵا ئەی ئەوە دیشان تۆی خانە چی تەوێ هەر ڕۆژ لێرەی بەڕوانە باشترەوەی تا کەمەڵ ناتوە لێرە بڕۆیە ئەگەر بێت و تۆ لێرە ببینەی بۆ سڵاو خۆشە ببوورە دێر بوو فەرموو بمدەیە نێنە بۆ کوێ بۆ بە کوێ چی هەنگاو بنیتە پێش قاچ دەشکێنە ناتوانی نەرگس خراپی نییە بینە بە منەڵە ناغە جەلال زمانیشم ئەمەیە کارێمەکە دەست لێ بەرزکەمەوە ها ئەفەرم ئاغا کەماڵ وتویە لێم بدەی ئاغا کەماڵ وتویە لێرە نەچیتە دەری منیش ناهێڵە ئەو نەبوو لە ناو ڕاستی ئەم گارەژا قێڕاندی بچۆ لە چاوانمون بە ئێستا قسەی بوو بە دوای کەس ناپیاوی ئاغا کەماڵی نەبینیوە تویش مەیکە بەهرە بگەڕێەوە سەر ژیانت من لێرە ئەڕۆم کەسیش ناتوانێ بەرم بگرێ ڕاوەستە بزەنم بۆ کوێ ڕۆین لەگەڵ تۆمە بەڕوانە هەنگاوتر بینیتە پێشەی پات دەشکێنمە بیدە بە من بزانم بێ ئەمەش ئەتوانی دەستبۆشنی حیفکە ژنی ئەتوانی چی بکەی ها نەرگس نەرگس بۆ کوێ ڕۆین نەرگس ڕاوەستە بزانم بۆ کوێ ئاگە کەماڵ بێ بۆ ئێرە بوێنێ نیت لێرە خوێنە تۆ بێ وەڵامی بدەیتەوە نە من دەستی پێت بگەن لە توپەلت دەکاتە ناگا باش ئەم خانمە کێیە ئەوێ بۆ کوێ بدبە ها هەمە کارەی ئەمم و ئیزرائیلی تۆ زۆر قسەی قۆڕەکەی ها بۆ من بووی بە شێرەژێن کارێمەکە عقلم لە دەست بدەم و چاوم بنوقێنم جان لەگەڵ ئەمە بەرەو ڕووە بیتا خۆت ئەمانە لەگەڵ منن ئەخە پیاو لە تەرخانما ئاوا قسە دەکات چاومان ڕوو بووە بچین ترەنگە تۆ تا دوێنێ کەست نەبووە مانە لەکوێ هاتوون خەڵاتی بانکێت
سڵاو بەخێر بێن چۆنێ باشن سڵاو سڵاو سلااو سلام بەخێر بێ سڵاو. سەلا هەڵتان باشە خاڵمانتان ئێوە چۆن باشن؟ گیانەکەم ئێمە بە ئێرە ئەڵین ماڵی مێر چەند خێرخواست دروستیان کردووە شوێنێکی باشە دڵنیان پێت خۆشە بێ ببورن خانم مهندس لەم پولی تشریفی ناوە. هێناوە سلااو سلااو باشش ئەوە باشن زۆر بەخێر بێن سپاسدارەکەم فەرمون بۆ ژوورێ فەرمون 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 ژوورێ وەرە خوانێ بەڕوانە کامتر لە دوێنێ بێ خۆمەزان و تۆ ها زیاترە بێ ئاگات لە خۆت بێن لاسارین قەدەغەیە سەر و تێشکت ئەبێ چارە ڕەشی پێوە بێ باوکت تفلیجە دایکشت نەخۆشە بزا بێ بزا تێگەشتی لاساری ناکەی ها ڕاکە بزانم ڕۆنە جارێ ئەم کوڕەنگی نودەیە بەڵام ئەگەر باریاندا و هاتەوە بۆ ئەم ناوەکانت پێوە نەبێ تێگەشتی سرت لە ئیشی خۆتە بێ باشە 2 ساعتی تر تێن بە دواتە هیچی پێناڵی لێتە دەما بڕۆ بزانم فەرمون فەرمون سلام جناب سەروان سلااو ئەمانەیان پێداوم بینیان هێنمە لەسەر خزمەت مێزەکە داینە فەرموو بە یارمەتێت ئیتر چی؟ ها هیچ جناب سەر هەم وتی من لە ئەمڕۆ سەربازیەوەم باشە ببوورە ئەو ڕۆژە هاتنە ژوورەوە شتێک تاوت دوای شتێکترتان فەرموو سەرەتا ئەگەر بتانوە تا هاوکارین من بەو جۆرە هەڵس و کەوتم ناکرد من داوای لێبوردنتان لەکەم ببوورە خەجاڵ ئەی فایلەکان کووە هەرەمانەیاندا بیان هێنم بۆت ئەبووە فایلێکی لەگەڵ بە ئەوەی پەیوەندی بە دۆسیەوە بێ بچۆلیان وەرگرە بەڵێ بە چاوان لە بیریان چووە چەندمان خزمەتی 18 مانگی چووە ببوورە ئەلۆ سڵاو خۆ پێم وتی زەنگم بۆ لێمەدە لێرە ناتوانم وەڵامی تەلەفۆن بدەمەوە ئیشت هەبوو پەیامێ بنێرە ئەگەر پێم کرا زەنگت بۆ لێدەم بەڵێ خۆبینی خۆم جواب دەدەمەوە من خۆم جواب دەمەوە بەڵێ نا لە هاوڕێکم شارژم سندووە ماڵێ بۆ خۆت دی کەی نایە ئەتەوێ من بێم بڵێ لەکوێ من بێمە خزمەتت باش ببوورە دەی زوو مۆبایلەکەت وەرگرە من لەسەر کارم ناتوانم مۆبایلم پێ بەیانێ دش بە ئەمانەتداریە سەختە بەخوا زەحمەتە ئەتوانم بە مۆبایلە زەنگ لێ بدەم هەر بە مۆبایلە تەلەفۆنکەم لەسەر کام حسێب دەی کام حسێب ئاخە پسوولەکەی دەی لەسەر حسێبی کی ئەی بژێری من باشە بە چاوان دەست خۆش بێ بە یارمەتیت منە بێ بچم بچمە گرتووگە ئەبێ بڕم مۆبایل خەتەغەیە تەلەفۆن قساکەمیتر ئەبێ بڕمە گرتووگە
ئەرێ لەگەر توگە هاتمەوە بە تەلەفۆنی کارتی پەیوەندی پێوەکەم بە یارمەتیت. بەڵێتر پێشیلکاری ئاشکرا لە بنکەی پۆلیس. نا ینی جناب سەروان خۆشکم نە ببوورە جناب سەروان ئەمە هی یەکی لە سەردانکەرەکان بوو دوجار کە هات لێرە جێمە من لێرە بە ئەمانەت ڕامگرت بیدەمەوە بیدەمێنەگیرە ناچارم راپۆرتت لێ بدەم. فەرموو ئەمە لای من ئەمانەت بێ تا خەوەنەکەی بگەڕێیتەوە. بچۆ شتەکانی دیبێنە. جناب سەروان شەکیبا فەرمووی ساتێ تەشریف بێنی. خوا بەلم دەن ئەوکەم بزانێتم خوشێ دوخوا. دوخوا بەرم دەن دوخوا بەرم دەن دوخوا ئێوەش پۆلیسن. کچە جوانەکەم بۆ ئەگری ئارام بارام بەس هێناویانە بۆ ئێرە هەرەوە. دوخوا دوخوا باوکم بزانێ لێم ئەدا ئێوە بڵێ لێم نەدا. کەس نایەوێ لێت بدە پۆلیس ئەتۆی هێناوە ئێرە من لەگەڵت قسە بکەم هەرەمە. من خۆکاری خراپم نەکردووە بۆ فاڵفرۆتت تاوانە. وەرە بچینەوە ژوورە من لەگەڵت قسە بکەم دوای هاوکارەکانم ئەتوێنەوە شوێنەکەی خۆت باشە؟ لەسەرست. وەرە ژوورە ئازیزم بچۆ. بچۆ دانیشە بچۆ. ئێرە ژووری منە کەس نایە. مەترسا خۆمانین. بای چایەکی بەتامێت بۆ داکەم. ئەمە هی من ئەمەش هی تۆ. فەرموو ناوت چییە؟ ئیلهام. بەڕاستی؟ ببوورە. جەناب سەروان ئەم بەستە زمانە زۆر ترساوە. بەڵێ ئەزانم ئەبێ شەکەمان جێبەجێ بکەین ئەم ناڵانی کارم ناڵانی سەختین بەڕاستی نازانی کێ ڕاستەکەن و کێ ڕۆڵە بینن. بەڵام زۆر ترساوە. خانم هاتووە بۆ بنکەی پۆلیس بۆ میێوانی ناتووە تەنیا ویستم دڵنیاتیان کەمەوە لەگەڵ ئەمیران نییە. ئەمیر زۆر زیرەکە ئەو یاری پێکردووە جوان دیارە. بەڕاست؟ ئەرێ باش. من دانیشتنێکم هەیە با لای تۆ بێ باشتە تەواوکی دێ. مەمنون خەبەرتان دەمێ. جارێ چوون. خۆ هێشتا چاکەت نەخواردووە تامی نامێنێ ئاوە. بیخوا عزیزم باش گلاتێکت بدەمێ. فەرموو. سپاس. ئێستا نەتوت بەڕاستی ناوت ئیلهامە؟ بەخوا آخر منیش ناوم ئیلهامە. بەڵێم ئێستا کە ناومانی یەکێکە وەرە پێکەوە دەست بدەین ئیتر کۆڵ بدەی کە نەترسی. باشە. ئەفرە. منیش گەورە بەم ئەتوانە ببمە پۆلیس؟ دیارە ئەتوانی هەمووان ئەتوانن ببنە پۆلیس. بەڵام ئەگەر تۆ ببیە پۆلیس باشیەکە ئەوەیە ئەبین بە هاوکار. خاس تا تۆ شکلاتەکەتە خۆی من چەند پرسیارت لێ بپرسم باشە؟ باش. ئافرەم کچی باش.
ڕاوستە بزانم ڕاوستە بزانم بیگرە دەی حەیدەری وەرە ئەوێن ڕاوستە ئەمیر ڕاوستە دەی ئارامت بێگەڕێ ئەمیر یا پێغەمبەر نزیک مەبەوە ئەگیرە خۆم داخەم کاکە ئەمیر ئەمە کەی کارە مەیە پێش بەخۆ خۆم داخەم باشە کەس لێت نیست بچنە دەردەرەکەش داخەن باشە ئێمە چینە دەردەرکەش داخین بەڵام ئاخری تاکەیەتەوەی لەوی بوەستی بەخوا خۆم داخەم بچنە دەر بچنە دەردەرەکەش پێوە دێن بچنە دەر ناتوانی مناڵی ڕاگری جەناب سەروان ببوورە ساتی ئاگام نەبوو تێوەندی بە بنکە پێیانوە بکە بڵێ ئەو کژانەوە خێرا خۆی بگەینێ بەچاوە راپۆری تێر و تەسەر بدە بە جەناب سەرهەنگ بەچاوە کەریمزادە چۆ سوراغی جەناب سەروان پویا بگرە بەڵێ خێرا خۆی بگەین تێرە مرد که گریه میکنه کوه که قصه میخوره یعنی هنوزم عاشقه یعنی دلش خیلی پره آدم که زخم قلب و با نمک دوا نمیکنه عشقشو توی خلوتش شما صدا نمیکنه وقتی تو غمگینی خیلی غم انگیزم هم درد پاییزم همراه این برگا عشقامو میریزم عشقامو میریزم شبیه ترکی که زیر بارونه شدم یه دیوونه که از تو میخونه دلم زمستونه دلم زمستونه بگو به هر دو تای ما یه فرصت دیگه برای زندگی میدی بگو که حال روز این صدای خسته گرفتم و تو فهمیدی تو رو خدا نگو دلت یالمه از این که عاشق پشیمونه بگو که زخم رو دلم کنار تو همیشه تا ابد نمیمونه وقتی تو غمگینی غم انگیزم